بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتەوە مکاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست ئەکەمەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەڵقەی ئەم جارە و تەوەری ئەڵقەی ئەم جارەمان ئەرچی هاوڵاتیان چییە بۆ خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا. ئەمە ناونیشانی ئەڵقەی ئەم جارەیە. ئێمەی هاوڵاتی ئەرک و واجباتمان چییە بەرامبەر بەم نەخۆشیەی کە ڕووی کردووەتە هەرێمی کوردستان و سەرجەم جیهان، زیاتر لە 140 وڵاتی جیهانی گرتووەتەوە. ئەم نەخۆشیە بەربڵاوە بەنێو هەموو مرۆڤایەتیدا، مرۆڤایەتی بێتاقەت و وەڕەس کردووە، هەروەها وای کردووە کە هەموو خۆ لە ماڵەوە حەشار بدەن، کەس ناتوانێت بێتە دەرەوە. لە زۆربەی وڵاتان قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەندراوە. هەرێمی کوردستانیش، عێراقیش بەشێکە لە وڵاتانەی کە ئەم بڕیارەی تێدا دراوە، ئەویش ئەوەیە قەدەغەی هاتوچۆی تێدا ڕاگەیەندراوە، لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک ڕێوشێنی تەندروستی تند گیراوەتە بەرامبەر بە هەموو هاوڵاتیانەی کە سەرپێچیەکەن. معلومی هەموو لایەکتانە لێرە و لەوێ لە هەندێک شوێن سەرپێچی ئەکرێ و کاری نایاسایی ئەنجامەدرێ، کۆبوونەوە ئەکرێ کە ئەمە خۆی بۆ خۆی وەکو تەندروستی باسی لێواکە، کارێکی خراپە و ئەبێتە هۆکاری زووتر تەشەنەکردن و بڵاوکردنەوەی یاخود بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە نێو هەرێمی کوردستان. هەندێک لە هاوڵاتیان ئەم کارەی حکوومەتیان زۆر پێ باشە، ئەڵێن هاوڵاتیان مانەوەیان لە ماڵەوە مەسلحەتی خۆیانی تێدا هەیە و لە بەرژەوەندی خۆیاندایە، چونکە لە حاڵەتی دروستکردنی قەرباڵغی حاڵەتێکی ناهەموار و نەخوازرا و ناتەندروست دروستە بێ. خۆشەویستان، لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لە خوارەوەی شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بوونی هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن، ڕاوسەرنجی خۆتان بدەن. هەروەها کۆمەڵێک کۆمنتی فەیسبوک لەسەر تەوەری ئەڵقەی ئەم جارە هاتوون، ئەوانیش هەر لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هێوا شێواش دەتوانن بیان خوێننەوە و منیش لە کۆتایی بەرنامەکە گەر دەرفەت هەبوو کۆمنتەکانتان دووبارە بۆ ئەخوێنمەوە. یەکەم پەیوەندی وەرەگرم کاک سەرکەوت لە هەڵەبجەی تازە. چۆنی کاک سەرکەوت جان؟ کاک سەرکەوت لە ڕێگەی تەلەفۆنەوەی گوێ لە من بگرە، سوپاس دەکەم. تەلەڤیزیۆنەکە کچکە. سوپاس دەکەم. سوپاس، مەمنونم. ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کچکەیت و لە ڕێی تەلەفۆنەکەی گوێ لە من بگری زۆر باشترە. جا فەرموو. بەڵێ کاکە سەرکەوت، گوێم لێتە برا. مامۆستاگیان وەڵایی ئیدارەکاریکمانێ سوێن بەخوای گەورە چەند ڕۆژ ئێمە لە ژوور لە ماڵین نە برنج نەروەنێ هیچ ئەمە بۆ ناکرێت کاک کرێخانەوە دەین ئەوە جوجا پەیوەندیدا پێم وتان کاتەوەی دوای پەیوەندیمان پێوەکەرە پەیوەندیمان بۆ گرینەوە وتان ئێمە لەو کەناڵە قسەکەین ناتوانین شتا بۆ بکەین. پەیوەندیت بە چیوە کرد کاک سەرکەوت؟ بە خۆتم کردەوە بۆ شەوە وتم ئیشتێمانی کوڕێکی کەمەندامێ و خێزان درێژخانێتی. بەڵێ بە تۆ پەیوەندیت بە بەرنامەکە بە کەناڵی پەیامەوە کرد؟ بەڵێ بەڵێ. کاک سەرکەوت، ئێستا من بە ژووری پەیوەندی ئەڵێم، گوێ لە برات بگرە، بە ژووری پەیوەندی ئەڵم ژمارە تەلەفۆنی تۆ وەربگرم، من خۆم پەیوەندی پێواکەم، باشە؟ تۆ دایمەخە تەلەفۆنەکە دامەخە، باشە کاک سەرکەوت؟ کاک سەرکەوت دایمەخە تەلەفۆنەکە؟ باش، ئاکۆ وەرەگرم لە سەی سایق. پەیوەندەکەی داخراوەتەوە بەداخەوە. هاوڕێیانم ژمارەی کاک سەرکەوت وەربگرن، دوای بەرنامەکە پەیوەندی پێواکەین، ئەوەی لە تواناماندا بێت لە خزمەتی کاک سەرکەوتە بینی ئینشاءڵڵا بە زووترین کات ئەوەی کە پێویستێتی دەیگەێنینە دەستی بە ئیزنی خوا. خۆشەویستان، ئەرکی هاوڵاتیانمان باس کرد بەرامبەر بە خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا. دیارە لە عێراق بە هەمان شێوە ئەو ڕێشێنانەی کە هەرێمی کوردستان گرتوێتێ بەر لەوێش 7 ڕۆژ ڕاگەیەندراوە کە هاوڵاتیان بە هیچ شێوەیەک هاتنە دەرەوەیان مەسموح نییە و قەدەغەیە، هیچ هاوڵاتیەک بۆی نییە بێتە دەرەوە ئیلا بۆ حاڵەتی زۆر زەرور نەبێ کە سەرجەم ئەو تیمانەی دانراون دابین کراون بە مەبەستی ڕێگرتن لە نەخۆشی کۆرۆنا
لەسەر هێڵن و حکوومەت باز لەوە ئەکا کە لە هەرێمی کوردستان ژمارە 122 بە تەواوی توانەکانیەوە لە خزمەتی هاوڵاتیانە بێ بۆ هەر حاڵەتێک دەتوانن پەیوەندی بەو ژمارەیەوە بکەن ئەگەر خوا نەخواستە حاڵەتێک لە حاڵەتەکانی نەخۆشی کۆرۆنا لە هاوڵاتیەکدا بوونی هەبوو. بەڕێزان ئێمە وەکو مسلمانان وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەرکمان زۆر قورسە بەرامبەر بە خۆپاراستن لەم نەخۆشیە و گومانی تێدا نییە ئەبێ هەمیشە پاک و خاوێنی ڕابگرین و قەرباڵغی دروست نەکەین و کارێک بکەین کە بەڕاستی خۆمان و کەس و کار و دەور و پشتمان لەم نەخۆشیە بپارێزین. بۆیە ئەو ئەرکەی کە ئێمە باسی ئەەکەین وەکو ئەرکی هاوڵاتیان معلومی هەمولایەکە لە ڕۆژانی ڕابردوو هاوڵاتیان پابەند بوون پێوەی، بەڵام گرنگە لە ڕۆژانی داهاتووش بە هەمان شێوە هاوڵاتیان پێوە پابەند بن. بەڕێزان کاک محەممەد وەرەگرم لە هەولێرەوە. بەڵێ کاک محەممەد. بەڵێ کاک محەممەد. چۆنی باسی برام؟ چۆنی کاک محەممەد سپاس دەکەم فەرموو. باسی تاوەکەمی کاکەجان تەوارەکە لەسەر چۆن خۆمان پارێزین وونیە؟ بەڵێ. وای کاکەجان چۆن خۆ ئەو قەرارەی دەریان کردێ قەرارەتی بەڕێی من قەرارەتی چاکە قەرارەتی باشە لە بۆی هاتوو نەمینێ بەخۆی ئەو نەخۆشیە لە قەڵەباڵغی دروستەبی لە ماڵەوە چاکەمان لە خۆمان بێ و لە پاکژ و خاوێنی و دەبی ئاگەمان لێبی و لە منداڵەکانمان نەچنە دەرەوە نەچنە یاری نەکەن لەگە منداڵان و ئیشاڵە خوای گەورە جوورمان دەکات بەلایەو لەو نەخۆشی ئینشاءالله. لە هەولێر بە هەمان شێوە کاک محەممەد هاوڵاتیان پابەندن بەو بڕیارانەوە؟ بەێ بەڵێ ئەمە لە لای خۆمان یعنی منتەزمی. بەڵێ دەست خۆش کاک محەممەد. کاک کەریم وەرەگرم لە خەلیفان. کاک کەریم باشی برا ڕێز شۆنی کاک کەریم جان سپاس. با ڕێزی سپاس دەکەم دەستەکان خۆش بیتەوەرشی زۆر زیاتر لە منەوێ ئیشارەت بە زۆر شت بدەم لەو تەوەرە برا جانەگەر مەزانمە دەی فەرموو شتێکی زۆر چاکە و قەدەغیا سوێ خەڵک لە ژووری نێتە دەرەوە هەر وەکو وڵاتانی پێشکەوت و بەڵام وڵاتانی پێشکەوت و وڵاتی ئێمە بە خەڵک نەوتێ بڕۆ ژووری دانیشە دەرکە قوفڵ دەوتەواو لە چینە بینی 90,000 کەس تووشی و نەخۆشیە بەڵام ژیان بەردەوامە عاش بەردەوامە بەڵام لێرە 28 کەس تووشی نەخۆشیە بێ لە خوا بە زیاد بێسەک یەک کەسمان ژیان نەدا ئەو هەر خۆی نەخۆش بە نەک بەو نەخۆشە مردووە تا ئێستا یعنی معاش تەوزیع نەکرێت ژیانی خەڵک دابین نەکرێت ئێمە کەسەکەم خۆم ئەڵێم کاکە میسم و چێکم نییە من ژیانم ڕۆژانەیە ئێمە پابەند نیمە بۆ 5 ڕۆژکە من چکەم نە کۆڕۆنە بمگری زۆر پێخۆشترە با نەکەوارێ تەماش سەیری منداڵەکانی خۆکەم سفریان سۆبیتی لەسەر نەبیتن من کۆڕۆنەکەم پێ باشترە لە سفر چۆلەکەی من دانیشتم با حکومە ژیانم دابین بکات بەلێ شانازی پێکەم دەستخۆشانەی لێکەم هەفتەیەک نە 2 هەفتە 3 هەفتە نە 4 هەفتە من نانێم بابێ ژیانی من 2 ملیۆن دینارم بۆ دابین کە بەڵام خۆ من ئەمدا پەرلەمانێت نیمە 8 ملیۆن دینارم مانگ موچەکەم بیتم علاق بچی لە مالۆ سەرم بۆ تاکە 100 دلار بدەم علاقەکە بڕۆ کاکە 100 دلارت بدەمێ بەخشیشە تاکە من 100 دلارم لەدەست نێت ئەگەر بۆ شێ بینێت من بە سەتانی وەکو من پابەند نابن بەوەسە با حکومەت بێ ژیانی خەڵک دابین کە با موچەی ڕۆژێکە هەر برێ وەڵاما شتی باشمان کرد شتی باشی لە شێ کردیە ئەوەندەی وتیە کاکە مێ دەرەوە ئەیمش ناتیمە دەرەوە زیاتر نییە ئەگەر بەو شوێ بڕوا خەڵک پابەند نابێتن من کەسێکم بخۆم بەخۆم پێ پابەند نابم بەو ڕێنمیانەوە بەڕاستی دێمە دەر با کۆڕۆنە دووبارە دێم با کۆڕۆنە بمگریتەوە زۆرم پێ خۆشترا بەڵام نەک سەیری منداڵەکانی خۆ بکەم بە برسیاتی خەویان لێ نەکەوی شەوێ بۆ سپاس دەکەم و دەستەکانت خۆش بیت. سپاس بۆ جەنابەت کاک کەریم دەستخۆش سپاس بۆ پەیوەندیەکەت. ئارام لە ڕانیە کاگارام فەرموو کاگارام هەموو کاتێکت باش سپاس زۆر سپاس بەڕێزی خۆ پارێزی. بڵێ چۆنێتی خۆپاراستنی هاوڵاتیان لە نەخۆشێکە؟ بەڵێ وڵای حکومەت شتێکی باش کردووە کە خۆمان پارێزینانی. بەڵێ کاک ئارام ئەمە بپرسم لە ڕانیە بە هەمان شێوەی سلێمانی و هەولێر و ناوچەکانی تری هەرێمی کوردستان هاوڵاتیان پابەندن بەو بڕیارەوە؟ کاگارام سەوتی ناگات ئێمە
کاک هیوا وەرەگرم هەر لە ڕانیە ئەم کاتت باش هەموو کاتێکت باش سپاس دەستخۆشی لێ یەکەم بۆ بەرنامەکەت سپاس دەکەم مەمنونی تۆ شکل لەخوا دەستگات بێ کوردستان سەلامەتە پێویستە هەموو کورد هەموو هاوڵاتیان ئەرکی خۆیان بزینن بۆ خۆپاراستن خۆ لە ڕووی ئاینیشەوە لە ڕووی کۆمەڵاتیشەوە خۆپاراستن دەڵک باشترە لە چارەسەرکردن بەڵێ ئەمەش بە شێوەیەک یەک نەفەر دەتوانێت هەموو مرۆڤاتی توشکە ئاگەمەین پارێزگاری نەکرێت وەگەوەی وا ئاگەوێنێکی لە فەیسبوکدانی چەند ترێند و هاوڕێت هەیە دەیبینێ ئەم ڤایرۆسە کۆرۆنەژاوە کۆرۆنایە ئەگە من دەنگی بکەم وێنەیەکی لە فەیسبوکی دادەنێم چەند برادەرەمە بێ هەستی بڵێم لاکێکی بکە ئەوە پێندەکانی وی دەبین ئەوەش بە هەمان شێوەیە هەست کەسێک من بۆن هەت کەسێک توش بێ دەتوانێت لە ڕێگەیەوە لە ڕێگەیەوە ژمارەیەکی زۆر توشکە سکل لەخوای بەزیاد لە کوردستان سەلامەتە هەر سەلامەتیش دەوێت بە خۆپاراستن و سپاس بۆ بەرنامەکەتان دەستخۆشتان سپاس بۆ جەنابەت کاک هیوا دەستخۆش کاک محەممەد وەرەگرم لە چەمچەماڵ براکەم کاتت باش هەموو کاتێکت باش کاک محەممەد سپاس چاوەکەمی وەڵای منم بڕیاری حکوومەتم بەڕاستی بە بڕیارێکی باش زانیوە هیوادار حکوومەت یارمەتی و خێزانانە بدا کە هەژارن یعنی سانێ خێزانمان هەیە بەس لە ڕێی بژێوی ژیانیان ئەوتوانن خواردنوشدا بنکە کە ڕۆژانەیە کە ئەویش دە ڕۆژان نەچێتە دەشتەوە چی شتێک هەیە بیخوا هیوادار حکوومەت بگەڕێ ئەو خێزانانەی کەەوە هەژارن بیان دۆزێ دەدە و شتیان بۆ دابین بکات بەڵێ بەڵێ کاک محەممەد دەستخۆش ئەو قسەی کاک محەممەد زۆر پەسەندە هەر کەسێک لە ئاستی خۆیەوە ئەوەی کە توانای هەیە لە ناوچەکەی خۆی لەو پارێزگایی کە خۆی تێدایە ئەتوانێت هاوکاری هەژاران بکا بەڕاستی باوکی مەڕوان لە کەلار السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته كاك محمد الرئيس سپاس دەکەم باوکی مەڕوان في برنامجكتان یەکەم خی گەورە سەرکەوتوتان کە ئەجمعین ئینشاءالله سپاس بۆ جەنابیشت دەستخۆشتان یەکەم بۆ ڕێنمایە جوانانە لە شاش لە کەناڵەکەی ئێوە کە بە هاوڵاتیان نەگەێنن دەستی جەنابیشت خۆش بێ سپاس دەکەم فەرموو مامۆستاگیان بەڕاستی ئەمە وەجهەکە کە تێکەوتین ئەم نەخۆشی کۆرۆناکە ئەم وڵاتانەی گرتۆ وڵاتی ئەمەشی گرێتەوە ئەلحەمدولله سپاس بۆ وڵاتی ئەمە بەسوک و ئاسان ئەوانیش کە توشبوون لە وڵاتی خۆمان ئێران گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان بەڵێ بەڕێز دەکەم ڕاستی یعنی ئەم دانشتی خۆمان دانشتی هەرێمی کوردستان بەڕاستی ملەتێکی فەقیرە ملەتێکی هەژارە تەنها خەڵک بژێوی ژیانی لەسەر وچە و وتەی ئەم حکوومەت وەم دەسەڵاتە بەڕێوەکێ بەڕاستی من دەستخۆشی لە حکوومەت دەکەم کە ئەم ڕێنمایانە زوو گەیە فریای خۆی کە هەموو شتەکانی دەستخۆشی لە هەموو ئەو بڕیارانە کە سەری کردو دەستخۆشی یەکەم بەس بەڵام یعنی ئەبوای ئومێدێکی بدا بە خەڵک ئومێدێکی بدا بە خەڵک خەڵکیش ئاگای لە خەڵک بێ یعنی تەنها خەڵک هەیە فەرمانبەری ئەم حکوومەتەیە کارمەدی ئەم حکوومەتەیە تەنها خەڵکی شەیە کە دەوامەکە لە دایرەکان دایرەی شارەوان دایرەکانی ئاو ئەوانەی کرد خەفەرن لە دایر تەنها خەڵکی تریش چاوەڕێی دەستی ئەم حکوومەتەیە کە دێکی دەدەکا کە بوتەکان برداوە بێ بوتەکان دابەشەکەی ئەوانەی کە فەقیرن کە کار و کاسیاش تا لە وڵاتەکانی ترە زۆر جوان لە وڵاتەکان حتا خواردن بەسەر هەموو ماڵەکانە دابەش کرد نیوەڕۆ بەیانی ئێوارە دابەشە کرد لەبەرەوە خەڵک لە ماڵێ دەستۆ بەڵام تۆ کە ئەم هەموو خەڵکت کەرەتی نەکرد لە ماڵە ئەبێ ئەو نەکیتە و خەڵکە بدەیتۆ ئەبێ یارمەتی خەڵک بدەیت ئەبێ یارمەتی ئەو کەسانە بدەیت کە ئیشکاری ژیانیان لە ڕۆژانە ڕێوەدێت بەڵێ من خۆشتان یەکەم سەرکەوتوتان کە سپاس بۆ جەنابەت باوکی مەڕوان دەستخۆش بۆ پەیوەندەکەت کاک هەڤاڵ وەرەگرم لە ڕانیە ئەلو باشی گیانەکەم چۆنی کاک هەڤاڵ گیان لە تەلەفۆنەکەی گوێ لە من بگرە تەلەڤیزیۆنەکەت بێدەن کە سپاس دەکەم باش گیانەکەم عەزیزی منی سپاس بۆ جەنابەت بە قوربان دەمەتی کوی باشی ئەستەغفیرڵڵا تۆ برای گەورەی فەرموو پامی خۆت بگێنە چاوەکە دەرێ وەڵی تەوەڕەکە لەسەوەیە لەسەو نەخۆشەی بەڕاستی عنی حکوومەتە ئێستا ڕێگیری لە هەموو خەرکە چی گرکە کابرا هەیە کرێتیە
يعني كري دكان دا إيش لها مخرج قطع كده يعني اشتوانا بكابرة هي دكان رصتي هي دكاني هي بيداقس بكابرة سبقها هي كابرة كريتيا يعني حصلت الدين ترك كابرة هالبري وندروجة كحفلي وندروجة يعني وإخواني هيني براسي نايم يستا بروكك هولير باستري هولير كدري فراكستوشي نخوشي وراينا يعني بس كيماني راسه خودري فراكستوشو حالتي بكابرة يكزاري ويدا هذا بوزي يعني براسي أنا خوزنيا بەڵێ واتە کاک هەڤاڵ ئەکرێ بەرپرسیارەتی ڕاگەیاندنەکان زۆر گرنگتر بێت تا هاوڵاتیان وە نییە؟ بەێ بەتاکید ڕاستە کابراگە توش دەبی ئەو خوا دەهینی بەس لەکن خەرچنیابی وەبرێت توی ڕاستە خۆکە دەفتە هەشتی ئێوارێ لە ئێناڵتی لە فران قەنات دەرێ فران کەفتوشە و حالەتە بووە ئەو ڕفران حالەت ڕوویدا کابرا یەکزاری قەدەمی دەشێ کابراگە نەخۆشیش نەبی یەکسەر نەخۆش دەکەوێت یەکسەر قەدەمی دەشێت ڕاستەگە نەفەس دەبێەوە نییە؟ بەڵێ ئەلەم ڕاستەنگە نەفەس دەبێت کە هەواڵە دەبیستێ هەر بەتاکید بەوەیە کابرێت و کە تووشە و حالەتە دەبی کاکە قسە ناکەم وە نارم یان دەرێ ڕفران حالە دەفتێمانی دوو حالە توشوە یان دەرێ لە هەولێری دوو حالە توشوە کابراگە نەخۆشی نەبی بە فڕایسران قەدەمی دەشێت وایە کاک هەڤاڵ ئەمە بپرسم لە ڕانیە هاوڵاتیان پابندن بە ڕێنمایەکانی تەندروستی و وەزارەتی ناوخۆوە؟ بەخوای هەتا حالەتەچی هەندێکی بەرێ هەندێکی جێ ناداتێ دەرێ باوڕم بۆ شتێنی هەندێک دەرێ باوڕم پێ هەر کەسە و با تەبیعاتی خۆی دەڕوە. بەڵێ دەست خۆش کاک هەڤاڵ سوپاس بۆ پەیوەندیەکەت. بە قوربانم دەبم براگۆری زۆر سوپاس دەکەم. سەرکەوتوو بیازیزم سوپاس. دابان لە حاجی ئۆمەران. کاک دابان؟ کاک دابان مامۆستاژیان کاتت باش هەموو کاتێکت باش سپاس بۆ جەنابەت. مامۆستاژیان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی باشی ڕێنمایەتی باش بۆ هاوڵاتیان داناوە هاوڵاتیان ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەن لەسەر ئەکیانەکە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن. بەڵێ چونکە حکوومەت ڕێپیشانی هاوڵاتیان داوە کە ڕێنمایانە جێبەجێ بکەن ئێمەش لەسەرمان هەرکە کە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن. سپاس بۆ ئێوە کە ئەم بەرنامەتان داناوە سپاس بۆ ئێوە. بەڵێ کاک دابان لە حاجی ئۆمەرانەوە پەیوەندەکەت داخرایەوە سپاس بۆ پەیوەندەکەت. ئاکۆ لە چوار قوڕنا سڵاوی خوا لێ بێ کاک ئاکۆ چۆنی باشی؟ ممنونە قوربانجان خۆشحاڵ بووم کە پەیوەندەکەم بۆ وەرگیرا سپاس بۆ جەنابەت. لە تەلەفۆن و گوێم لێ بگرێ کاک ئاکۆ سەوتی من باشتر دەگاتە تۆ. بەڵێ لە تەلەفۆن باشە فەرموو بەردەوام بە. بەرەزەکەم وەڵای دەستخۆشی لە ئەو کارمەند و وەزارەت و حکوومەت و هەموو لایەنە خوێندکارەکان دەکەی تشتێکی زۆر باشیان کردووە کە ئەو دم و زۆڵیان کەم کردێتەوە ئەوە یعنی شتێکی زۆر باشە بۆ خەڵکە و لەبەرژەوەندی خەڵکە بەڵام هەندێک خەڵکی شێزەرمەند بووە حەق حکوومەت چاوی لێیان بێت و هەڵکاریەکان بکە. بەڵێ کاک ئاکۆ بەردەوام بە. دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت. کاک هێمن وەرەگرم لە تەکیە. بەڕێزم کاتۆ باش هەموو کاتێکت باش کاک هێمن سپاس. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. سپاس دەکەم زۆر بەڕێزی. بەڕاستی بەرنامەکەت زۆر دەجێ خۆیەتی. مەمنونی جەنابتم بە ئێوەوە جوانە حتمەن. بەڵام یەک تێبینینێ لەسەر شەکەی خۆتا بڵێ شەکەی زۆر جوان و پێکە باش بەڵام حکوومەت هیچ دامێژی ئەم خەڵکە ئەکا یعنی هەیە هیچ ئەگەر ئەو ڕۆژە نەچێ بۆ ئیش هیچی نییە بیخوا. بەڵێ یعنی هیچێک بۆ ئەم کورد نەکردووە تا زانی یعنی هەیە ڕۆژانەی نییە هیچی نییە. وای ڕاستە هیچی بۆ ئەم خەڵکە کردووە ئەژنەمە ڕۆژەتەوە. دەنگمانەخێنە پاڵدەنجی تۆ و ئەڵێن ئایا حکوومەت هیچی کردووە؟ فعلەن ئەمەش پرسیارێکی جەوهەری و گرنگە. با بزانین لە داهاتووە ئەگەر توانیمان لە ئەڵقەکانی بەرنامەکەمانە ئینشاءڵڵا ئەماکەینە تەوەرێک و باسی لێواکەین.
کاگێ من سپاس بۆ پەیوەندێکت. باوکی محەممەد وەرەگرم لە عربەت. الو بەڵێ جان. مرحبا مرحبا قوربان. قربان والله يوم السر الجاري او مان كما او مثل العوادر الصور وعواين بەڵێ او مان كمو لە عربەت. اره والله السر الجاري او مان هي هەر لە ناو عربەتە. اره والله لعربت سرو وڵای ئێمەش داواکارین لە بەرپرسانی عربەت ئەم کێشەیە بۆ جەنابەت چارەسەر بکەن. باوکی محەممەد قربان هیوادارین ئەم کێشێتان بۆ چارەسەر بکەن چونکە پاکوخەوێنی بە ئاوەکرێ بەڕاستی. اره والله ئاوەکەمان زۆر کەمە بە سێ ڕۆژ جارێکە بەخوا. داواکارین لە بەرپرسانی عربەت ئەو بەشەی کە پەیوەستە بە قەزەی ئاوە لە عربەت هیوادارین ئەو کێشێتان بە زووترین کات بۆ چارەسەر بکەن. کاک ڕەعەت وەرەگرم لە گەرمیان. سپاس بۆ جەنابەت. کاک ڕەعەت عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو. دەستخۆشی بەرنامەکەت یەکەم هیوای بەردەوامبوونتان بۆ خوازم. سپاس دەکەم مەمنونی جەنابتم فەرموو. بەڕێزەی سپاس دەکەم مامۆستاییان ئەم نەخۆشیە کە ئەم پەتایە پەیدا بووە بۆ هەموو وڵاتانی جیهانە بەڵام یەکشت هەیە لەیلاگە ئەم نەخۆشیە دەرگای ڕەحمەت بوو بەڕێوەبری ئەم حکومەتی هەرێمی خۆمانە کرایەوە. ئێستا ئەڵێن کاکە مۆڵەتی شۆفێرێکەتمان بدەرێ هەر کەسێکیش لە ماڵەوە بمرێ بۆی نییە بڕاتە خەستەخانە چارەسەری خۆی بکە. ئایا ئەمە خۆپارێزیە بۆ هاوڵاتیان یا خۆکوشتنە بۆ هاوڵاتیان معقول لە منداڵەکەت نەخۆش بێ خۆت نەخۆش بیت نەتوانی سەردانی پزیشکی بکەیت نەتوانی سەردانی خەستەخانەیەکی گشتی حکومی بکەیت. ئایا ئەمە لە گەرمیانە بەڕاستی کارێکیان کردووە لە هیچ شارێکە شتە نەکراوە ئەڵێ کاکە وەڵڵاهی مناڵەکەم نەخۆشە کاکە باوکم نەخۆشە بۆ منە سەردانی مستەشفاکە حەپی زەخت وەرەگری یان حەپی شەکەرە وەرەگری ئەڵێ ئیجازەکەتم دەدێ بڕۆ دوای دەوام بێنە دوای دەوامی چیت پێکە ئەڵێ کاکە بڕۆ بزان پارەی ئاو کارەبا چەندە قەرزداری باج و دەرامەت تخوا ئەمە خۆپارازیە یا خۆڕوتوەکردنی هاوڵاتیانە. هەر بە فعلی شتیوا ڕوویداوە کاک ڕاد یەک دقە. بەڵێ هەر بە فعلی لە گەرمیانە ئەم حاڵەتە تووشی جەنابەت بووە کە داوای ئیجازەت لێ بکە و دوای بڵێ بڕۆ بزانە باج و دەرامەت چەند لەسەرە. بەڵێ من خۆم سایەخی نازانم بەڵام براکەم دوێنێ شەو دایکم نەخۆش بۆ بەرەو خەستەخانە چووینە ئیجازەکەیان لێستەنووە ئەڵێ کاکە دایکم نەخۆشی درێژخایەنی هەیە پێویستی وەتانە هەفتەی جارێ ئۆکسیجینێکی لێدەن لە خەستەخانەی حکومی لێدەن ئێستا یادەی ئەهلی نەماوە داخراوە زۆربەی یادەکان ئیجازەکان نێمان وەرگرێ ئەڵێ کاکە بەو شێوە ئەدرێتەوە دوای دەوام کە کاتێ دەوام کراوە دەوامی فەرمی کرایەوە ئەبێ پارەی ئاو کارەبا بدەیت ئەمە هەڵی ڕەحمەت و بۆ حکومەتە بەڵام خەڵک نازانێ پارەی ئاو کارەبا بدەیت باج و دەرامەت چی خانی زەریبە و هین دوکان و هین چی حالەت ئەبێ بیدەیتەوە وینجاگە کەرامەی ئیجازەکەی چەخەر ئیجای دێنێت خوا ئەمە خۆپارازیە بۆ هاوڵاتیان یا خۆڕۆچۆکردنی هاوڵاتیانە بەڵام خەڵک با ئاگادار بێنە خاڵە. وەڵا گەرشتی وا ڕوویدا بێ ئەوە حاڵەتێکی زۆر ناخۆشە. ئێمەش ئەڵێن بە بەرپرسانی شاری سلێمانی و بە جەنابی پارێزگار بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی شخصی خۆی لێپێچینەوە لەو قەزیە بکە کە هاوڵاتیان ئیجازەی لێ وەرەگیرێ بۆ ئەبێ کاکە 100,000 دینار غرامێن بکەن بە چ شێوەیە بە 100,000 دینار لە کاتی ئەم نەخۆشیە ئەبێ 100,000 دینار غرامە بکرێی ئاخر بە چه حەقێکەوە دینارێ لە ماڵان نییە ئیش و کار نەماوە کرێکاریش نەماوە بیکەین 100,000 دینار غرامەت لە پێناوە من دەرچیمە لە ماڵ دایکم نەخۆش بۆ بردمە بۆ خەستەخانە ئەمە خوا قبوڵەکە ئەمە حکومەتی پێژن نەخێر جوان نییە ئەوە حاڵەتێکە و هیوادارین ئینشاءڵڵاه بنەبڕ بکرێ و کۆتایی پێبێت لە گەرمیانە سپاس بۆ هەر ئێستا مامۆستاگیان کە لەگەڵ تو قسە ئەکەم تەنکەری ئێرانی تێ داخلی هەرێمی کوردستان نەبێ ئەم هاوڵاتیانە ئێرانین داخل ئەبن کاکە یانم ئەو هێزە ئەمنیە لە خوێنەکەیان لێ زیادە ئەکەفنە دوای ئەو تەنکەریە لە بۆ تەنکەرەکان ناوەسێرن کاکە وەزیری ناوخۆ ئیمڕۆڵێ داهاتەکەینە قوربانی تەندروستی خەڵک ئەی دەباشە داهاتی ئەو نەودەیشە یەک مانگ وەستێنە خۆ لە برتیان نامنین هەرچەندێکی پارەکە بۆی گیرفانی میلەت نییە نابێت وەستێت یانم چی ئەبێ کبر ئەبێ وەستێت کاکە ئەو هێزە ئەمنیە لە چین ئەو پۆلیسیە لە کوڕی فەقیر و هەژار نین خوێنەکانیان ئەوێ وەزایە بچێت بۆ دوای ئێرانەکان ئەکەون ئەی ئەوان توش نەخۆشی بێن ئەی برا و کەسی ئێمە نین بەڵێ
دەستخۆش دەستخۆش کاگڕعات تێبینیەکانت جوان بوون دەستخۆش سپاس بۆ جەنابەت دایکی محەممەد وەرەگرم لە حاجیاوە دایکی محەممەد دەنگت بەرز کە دایکی محەممەد فەرموو لە خزمەتی عەلەیکم سەلام فەرموو چێک دکەم ئەندامە دایکی محەممەد دەنگت بەرز کە بازحی قسەم بۆ بکەم لە خزمەتم هیچ جۆم لە دەنگی نییە هیوادارم ئەو پەیوەندیە هیوادارم وەربگیرێتەوە چونکە وتی کەم ئەندامم هەیە چییە کاک ئاسۆ کاک ئاسۆ فەرموو کاک ئاسۆ بەرزگانم کاتە باش هەموو کاتێکت باش سپاس بۆ جەنابەت بەرەسم خۆپاراستنە لە ڕاستیدا ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی و دینیشە بەڵێ باش بەڵام لە ڕاستیدا بڕیارەکەی حکومەت لەسەر هیچ بنەمایەک نییە چونکە ئەم ڕۆژانەی کە تازەیە کاتەوە ئەبێ ڕەچاوی هەنێک کەسکە لەوانە فەقیر و هەژار دوکاندارەکان ئەمانە بێ ڕەچاویان بکرێت چکە دوکاندار هەیە ڕۆژانە بڵێن مانگانە 700 کرێ دوکانەدا لە بری ئەوەی کە حکومەت چارەسەرێکی ئەمە بکە هەر بەدەمی نابێ ئەڵێ حکومەت ئەڵێ داوا لە ساحب مڵکەکانە کاکە بڵێن این کە بکاتەوە یعنی مەبەستەکەی جەنابەت دەوەیە فەرزی کا بەسەر ساحب مڵکەکانە من مەبەستم وایە فەرزی کا لەبەرەوەی کە ئەگەر فەرزی کرد ساحب مڵکەکان مەجبورن کەمێکەوە بەڵام ئەم هەروەکو قسەیەک ئەیکا لەبەرەوە خەڵک زۆر هینەکات بڵێن خەڵک زۆر نیگەرانە و باجەکەی شێدا باش دەستخۆش کاگاسۆ سپاس بۆ حکومەت بەجددی ئیش لەسەر ئەمە بکات بەڵێ باشە ئینشاءڵڵا هیوادارین لایەنی بەرپرس گوێی لە دەنگی جەنابەت ببێ و پەیامەکەت بڵاو ببێتەوە و بەڕاستی تێبینەیەکی جوانە دەستخۆش خۆشەویستان بەرنامەی دوانگەی خەڵک هەمیشە سەکۆیەکە بۆ ڕای ئازاد بۆ بۆچوونی جیاواز بۆ هەندێک قسە کە لە ناخی مرۆڤەکەیە هەڵە قوڵێ بەڵام نازانێت لەکوێ دەری ببڕێ ئەم مینبەرە بۆ خزمەتی ئێوە دانراوە لە ڕێگەی بەرنامەی دوانگەی خەڵکەوە من لە خزمەتانە بمەتوانن هەر کەسێک هەر پەیامێکی هەیە بیگەێنێت بە لایەنی پەیوەندیدار و لایەنی بەرپرس وەکو هەمیشە کەناڵی پەیام ئەم خزمەتەی بە هاوڵاتیان پێشەش کردووە کاک عەبدولقادر لە شاری هەولێر السلام عليكم وعليك السلام ورحمة الله والله من قلي لحكومة بوبكين يعني من وتر جباران وهور ورقاء قد غكرة ولا دواء وش تماشاكم كابراء عادة درو بعد بريء فروشه يعني أنا اشتديني لما لتي خمانة قلي لحكومة نكين باشا يعني بمبارانة أزبرية فروشه بمبارانة خواها قدر عادة درو أزبرية فروشه عسلي عادة فروشه حكومة قدغاك على قدغاك نايكا لكاك النايكا من خوم لم بمريه وسداوش داوكاريك شمال لحكومة للرئيو مخوم نخوشي الربو ميا خوشي فوق إن شاء الله داواك أو كذلك نخوشي إيش خانا لحكومة علاج جنب داتير علاج كان شي قدغاك دور علاج كم ما هذا داوم ده أنا داير قدغانا أنا بلى زي وعدار من شاهد له خصوصي إن شاء الله رجع قدر كردم شتيتين باشا خلصي شي مروتا اواني دروي شارع كان بام بكاكي يخون بنيم اواني دروي شارع همي شاركات ديال رجعنا نكيرا همي ايش كان بس اواني ناو شارع للتطير صوتي وجولويا رجعنا قدر كرا انا ابغى ما نسمع مجموعنا حكانا هيك شيء ثاني بله سپاس بۆ بەڕێستانی زۆر ممتاز سپاس کاک عەبدولقادر سپاس بۆ پەیوەندیەکەت دەستخۆش دیارە کاک ئاواتمان لەگەڵ بوو لە هۆڵەنداوە پەیوەندیەکەی داخراوەتەوە هیوادارین پەیوەندیمان پێوە بکاتەوە لە خزمەتی ئەبین کاک عەبدول
کێ باوکی ماکوان بەڵێ باوکی ماکوان لە بازیان باوکی ماکوان فەرموو سڵاوی خوا لێبێ باوکی ماکوان باشی بەڕێزەکەم ئەم کاتە باش ئەزیزی منی هەموو کاتێکت باش شای منی دەستخۆشی بەرنامەکە لێکم ڕێز خۆشەویستیم بۆ بەڕێستان بۆ سەردەم کارمەندانی پێیان ئێمەش مەمنونین سوپاس بۆ پەیوەندێکت فەرموو تۆڕەکەمان لەسەر چی بوو بەڕێز ئەڵێن ئەرکی هاوڵاتیان چییە بۆ خۆپاراستن لە کۆرۆنا زۆر جوانە وەڵی مامەسای بەڕێز پێما بێ ئاوڵاتیان ئەرکی خۆیان جێبەجێ کردووە بەس ئەوەی کە ماوەتەوە ئەرکی خۆی جێبەجێ حکومەتی هەرێمە ئەگەر بەناو حکومەت بەڵێ ئێمە خستۆتە ماڵەوە دەواازەکانی لێ قایم کردووی ناو شارەکان ناڵێ هەموو شۆپین ڕێگا بە کەس نادا کە سابەت کە ئەما شتێکی ڕۆن و ئاشکرایە بە خۆشی لەولاوە بە سەردەر و بە بۆڕی نەوت ئاودیوەکان لە بەرامبەر ئەمەشتا تومە گران بووە جۆم لە بەرپرسانی حکومەت بوو لەم ڕۆژانی پێش و ئەیاوی کەسێ بۆ نرخی تومە گرانکە بەڵام بەداخەوە ئیمڕۆ 2 کیلۆ پیاز بە 1000 نار بوو یەک تەبە خێرکە بە 3000 وێستا بۆتە 15000 ئەمە خۆیان توان بچین بپرسن ماوە ساجیان يعني خلق لم كاتيا لم كاتيا لما تيجي خرابه خلق خوي باني ابوي زوز وخرابه امانش انا خوشيات تباني فداخل حكومه بنات ولا رشايفه خوي نات ولا بابندي يا سكاني خوي بي او برانه لك دريكا ثم مراتي زوز وغران بوا خلق يريد يكون ساعه دور لعبنا خوش ما وصاجان بدميايا وباخذ يكون ساعه او راسيه ثانيه او فارو سلاري يكون ثانيه او كحاسبات او حالة انا هم الا والله كوباني ساميران وداخلي هريم يكون ساعه بالضبوري بس جاني ام ذا صلاه داروا او شيء يرون واشكراد سوشي تو ركن لك سپاس بۆ جەنابەت باوکی ماکوان سپاس بۆ بەڕێز دیارەوەی ئەیبینن لەسەر شاشەی کەناڵی پەیام نووسراوە حاڵەتێک بە کۆرۆنا لە سلێمانی لە تەکیە توش بووە منداڵێکی تەمەن 5 ساڵانە هیوادارین ئینشاڵڵا وەکو حاڵەتەکانی تر بە زووترین کات چاک بێتەوە کاک نازم لە هەولێرەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باشی قوربان سپاس کاکە وڵای داواکاریمانەما لە مارە مردین بەڕاستی بۆ مردی کاک نازم کاکە دێ دەرێ دەژوێ کابرا دەرێ غەرامەت دەکرێ یعنی نازانێت چ بکەیت نەخۆشت پێ لە مارە دانیشتینە چ بکەین دێنە دەرێ نەخۆشمان هەیە دەژوێرێ نەخۆش خۆمان چۆ ببین بەڕاستی یعنی ئەوە ڕاز نییە نا وەڵڵا کابرا دێتە سەجا دەبرێ کاکە نەخۆشم باوەڕت پێ ناکە يعني بەسارێ دەچێت دەرێ ئەمە ئێستا لە مەحەلەشی مەزدورم لاولێرە دێمە ناولێرە دەرێ بگەڕێویان ئەوە گەرامت دەکرێت ێ باشە چ بکەم کاک نازم بەڵێ ئەدی بۆ تەلەفۆن بۆ ئەمبوڵانس ناکەی بەڵێ دەڵێم بۆ تەلەفۆن بۆ ئیسعاف ناکەی بۆ تەواری ناکەی بێن نەخۆشەکەت ببەن پێ کاکە نەخۆشی ئیسعاف بەس دێتن نایەت ناوەڵە لا الان ئیسعاف تەلەفۆنی بۆ بکەین لەوەر دێشکە کابرا دەتباتە لە یاشکە تووشی بەرە یاشکە دەبی ئارێ وەڵڵا هیوادارم بڕێک لە خەڵک یعنی بڕێک شریکەنەوە وەزعاو هەلا زۆر باش نییە بەڕاستی بەڵێ بەڵێ ئارێ وەڵڵا یعنی بڕێک هاوکاری خەڵک بکرێ هەرەو هەالە بە توند ئەمە دەرێن لە ژۆرە دادەنیشی مەس کابرا نەخۆشە شتەکە خۆ هەرەو هەالە نابی کاکە با بڕێک شریکەنەوە کابراەک دەستە خەستەخانەی شتەش پێ دەبی بڕێک هاوکاری خەڵک بکرێ هەر بۆ عارێ ناکرێ بەڵێ ئارێ وەڵڵا هیوادارم لۆ خەڵک بڕێک ئاسانکاری بکرێتن بەڕاستی ئینشاءڵڵا زۆر باشە دەست خۆش کاک نازم سپاس بۆ پەیوەندێکت باش باوکی لانۆ لە بازیان باوکی لانۆ داخراوەتەوە باوکی لانۆ لە بازیانەوە پەیوەندیەکەی داخراوەتەوە دیارە ڕێبین لە پێنجێنەوە کاک ڕێبین وعليكم السلام ورحمة الله وبركاته بەڕێستان باشم قوربان سپاس بۆ جەنابەت ئەزیزی دەستان خۆش بێخوا تەورێکی جوان و زۆر بەسوود دەخوای گەورە سەر بەرز و سەرساتان ئینشاءڵڵا وڵا دیارە هەرکەتان دابەشە بێت هاوڵاتیان پێم وابێ ئەوەی تا حەدێک پابەند بوون
لێرە و لەوێ ئەگەر شتێکی شەوێ لە ڕاستیە هەر ئەو حاڵەتانە ئەبێ بەڵام خەمی هاوڵاتیان و خەمی وڵاتە پێشمان بە تایبەتی ئێستا ئەوەیە ڕاستیە سنوورەکان شوێکیان پێوەیە هەتا ئێستایش ینی لە ڕاستیە لە میوە لە تەنکەرەکان وەکو خەڵک ئەوەی کە پێشتریش هەر باسییان کرد بۆیە ئەو ئەرکەی کە زیاتر وەکو هاوڵاتیەک یا وەکو لایەنێکی بەربەرز دایانی تەندروستی لە ڕاستیە ئەوەی کە لە ناوشارە ئەیکەن بچنە سنوورەکان چونکە تۆ لە ناوشارە هەچی بکەی کە لە سنوورەکانەوە هاتنەوە لە ڕاستیە بەرگریەکەی تۆش زۆر بە قووەت نادێ بۆیە لە ڕاستیە زۆر گرنگە میوەکان کە دێن باوەڕکە لەم ڕۆژانە پیاوێک مشتێکی وە باس کردومە توێتی کیلۆی پیازی تەڕ لە ئێرانەوە بە 200 دینار بۆیان هێناوم وەرم نەگرتووە دوایی کامرا تەلەفۆنی بۆ کردوم و توێتی بۆ وەری ناگەی وتومە هی کوێ و توێتی هەیە قومە حتا کابرای ئێرانی توێتی ئەو پیازای قوم لەناو ئێرانە هەر ناخورێ هەناردەی کوردستانیەکەن یعنی ئێستا ئەو شتانەی کە لە قوم و لەو شوێنانەیەکە لە ڕاستیە لە ئێرانە ئەو ڤایرۆسە زۆری تیابێت بە زۆری لەوێ بەکار نایەت و ئەینێرنە کوردستان بۆیە تکایە با زیاتر سنوورەکان هەوڵی وەکوڵێ کۆنترۆلکردنی زیاتر بکرێت ئەنجا حەماڵ یعنی سەر ڕۆژانە هەر شارێک لەو سنوورانەی کە مەرجی هەیە 200 حەماڵ نەوێ ئەم 200 حەماڵان زۆرجار هەر دەستکێشیان پێنی پێیان نییە دەستکێشیان پێ نییە بەڵێ ئەرکەکان خۆپاراستن دابش بێ بەسەر هەمووانە وەکو لایەنی حکومی وەکو لایەنەکانی تریش لە ڕاستیە هەر هاوڵاتی ئەرکی ئەوەی نییە خۆی پارێزێ ڕاستە هاوڵاتی ئەرکی لەسەر خۆی پارێزێ بەڵام ئەرکی حکومەتیشە کە هەوڵی جدی بە لایەنی بەرپرسیش بە تایبەتی جارێکی تریش ئەوە تیکرارەکەمەوە کە سنوورەکان تند بکرێن ئەو تەنکەرانی کە دێن بە تایبەتی لە ڕاستیە جوان تعقیم بکرێن ئەمە زۆر گرنگە سپاس بۆ بەڕێستان خۆی گەورە سەلام سپاس بۆ جەنابەت کاک ڕێبین سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێبین باسی لەوە کرد کە ڕێوشۆنەکان تند نین لە ئێرانەوە کاتێک کە شتومەک دێتە هەرێمی کوردستانەوە هەروەها ئەوەی کە تێبینیم کردوێ باسی لەوە کرد کە ئەو کارمەند و کرێکارانەی کە مووا دەگوازنەوە یاخود ئاڵوگۆڕ ئەکەن تەنانەت دەستچێژ ناکەنە دەستیان ئەمە خۆی بۆ خۆی کارێکی خراپە هیوادارین هەر کەسە و لە ئاستی خۆیەوە هەست بە بەرپرسیارەتی بکە کاک جەمال لە هەولێرەوە کاک محمودجان ئێوارەت باش ئێوارەت باش کاک جەمال زۆر سپاس بۆڵی من کاک محمودجان ئەرچی گەورەترین ئەرێک لەسەر ئێمەیە گەورەترین ئەرێک لەسەر مرۆڤەکانە لەسەر ئادەمیزادە لەسەر ئەو هاوڵاتی من و تۆ هەزارانی وەکو من و تۆ کە هیچ کاتێک وەزیری تەندروستی هەرێمی کوردستان یان سەرۆک وەزیران یان هیچ وەزیرێک نەهاتن سەر تەلەڤیزیۆن لە کەنالێک باسی ئەوەی نەکردووە خۆتان نەپارێزن خۆتان پیسکەن لەگەڵ خەڵک دانیشن کۆمەڵە خەڵک دانیشن کەواتە گەورەترین ئەرێک لەسەر ئێمەیەک نەک لەسەر حکومەت چونکە من دەزانم کە داخلی خەستەخانە کرام نە خوشکێکم دێتە لام نە برام دێتە لام نە باوکم دێتە لام نە کوڕیشم دێتە لام کەواتە دەبێ خۆم بپارێزم زۆر بەتوانی زۆر بەڕێکی پێشی بۆیە داوا لە هەموو کەناڵە بەڕێزەکانی هەرێمی کوردستان دەکەم زۆر بە جوانی زۆر بەڕێک و پێچی یعنی نسحەتمان بکەن چونکە ئێمە هیچ شتێک وەرناگرین هەموو شتێک دەخینە حکومەت سادە حکومەت چی بکە حکومەت کە پێکی پاکزوو خاوێنی بکە ئەی کەواتە ئەمن چۆن خۆم پێ بکەم چۆن خانم پێ دێتۆن بکەم لە ناو دەکە زانیشم دۆمینە بکەم حکومەت دەمی گوتە بڕۆ لەسەر زادە دۆمینە بکە لەسەر زادە دامە بکە لەسەر زادە تاوڵە بکە شتیوان نەبووە کەواتە گەورەترین ئەرێک لەسەر ئێمەی مەمانە لەسەر هاوڵاتی هەرێمی کوردستانە خۆمان بەردوور بگریدە و نەخۆشە لەگەڵ ڕێوزە حرمەت و ئینشاءالله هەرچی ئادەمیزادیش هەیە لەسەڕی زەمین لەو کاتێ ئەو قسەی دەکەم بە تەواوەتی تووشی کۆرۆنە نابێ و زۆر بەڕێگەتێکی چابوونەوە بۆ هەمان دەخوازم لەخوای گەورە زۆر سپاس زۆر دەنابێت زۆر سپاس کاک جەمال بۆ پەیوەندیەکەت دەستڕۆژ کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە کاک عەبدوڵڵا سلام علیکم وعليك السلام ورحمة الله دەستخۆشی ئەو بەرنامەتانی دەکەم مامۆستاکە سپاس دەکەم ئەزیزم مەمنونی تۆم برا گەورەی بەنسبەت حکوومەتی حکوومەت چی بڕێکارە سیاسایی نەگرتە بەرلۆ ئەو خەرکەی حکوومەت وەزیرانی هەرێم داوا دەکا خەرێک
لە سایر ملکەکان نەکرێکیان خۆش بن ئەدیلو حکومەت هێشتا بەردەوامە خەرچی غەرامە دەکەی کابرا دەستا هەولێرێ کابرا مارگی دەستەیە بۆ نمونە دەستی دکتۆری نەخۆشی زەختی هەیە سوکەری هەیە دەستگیری و سەنەوی لێ وەردەگری و دەرێ بڕۆ پاسی ئەوەی وەرەوە پاسی عوتڵەی وەرەوە یعنی بەواقعی ڕوودایە یایە حکومەت ئەتوو خەرکرد لە مارێک کەرنتینە کردیە ئەدیلەوە ڕاتبی خەرچی نادێ بەنسبەتیش بازرگانیشان ڕانەوەستایە بازرگانی ئێستا کەسانکردی نەفسی عالیان دێ و دەڕوای دزیاری بەس ئەوە بە بنەمارێ لە بنەمارێک ئەسلی ئەوانە دزبووینی هەتا ئێستا کەس لە هەولێرێش و لە سولێمانیش ئەو لەو لای دەبزی ئەو لەو لای دەبزی بەڵێ دەستخۆش دەستخۆشی بەرنامەکە دەستخۆش کاک عەبدوڵڵا سپاس کاک سەدرەدین لە شاری هەولێر السلام عليكم مامۆستا عليك السلام ورحمة الله وبركاته مامۆستا بالنسبة لنەخۆشی کۆرۆنا يعني مؤامرة عالمية بەڵێ نازانم جناب إعلامي أو سكولة حديثي پیغمبر صلى الله عليه وسلم عليه الصلاة والسلام پیغمبر صلى الله عليه وسلم في فرميتي بدأ الإسلام غريبا وسيعود كما بدأ طوبى للغرباء بەڵێ بخوتها وزنازم شرحي لك وحديثي شلون وكون شلون انتهى الإسلام دي بل بعدها ولا بو كساني فاندك أنا ولا بو حكمتي ما هم الرجاء كان كرديته ولا بو مصلحتي خوي وبخلش جدلي هو لا عين وقت دسواني بشيء خلش تابين بكا باكرش لمالو ليه تدروا أنا وين دقيقة من سپاس كاك صدر الدين دسخوش ليمو لسليماني ئەو کاتەوە باش هەموو کاتێکت باش دەستخۆشی ئەو بەرنامەیە لێ یەکەم سپاس مەمنونم وەڵی من دەستخۆشی لە حکومەت دەکەم کە باقلیم میلەتە ڕابێرێ پێشەکی وەتوەم جار ئێمە خۆمان نەچی و پارێزین بەڕێزم ئێمە کە موچەیەک نەبێت و هیچ پارەیەک نەبێت لە ماڵەوەکە ئێمە سەرتی بکەین بۆ ماڵ و مناڵەکەمان ئایا چۆن ئێمە خۆپارێزی بکەین لە کۆڕۆنا خاتو لیمۆبا بپرسم یعنی ڕەبتی معاش بۆ نمونە موچە چییە بە نەخۆشیەوە یعنی بەڕێزم هەر ئینسانێکە لە ماڵەوە دابنیشێت پێویستی بە مەبلەغی پارە هەیە کە لە بەردەستیا بێ خۆ پارێزە لە دەرەوە وانە کە من دینارێکم پێ نەبوو چۆن بتوانم لە ماڵەوە دابنیشم بەڵێ وانە من ئێستا چی بکەم ینی ئەڵێن دەمامک بەکاربێن دەستکەش بەکاربێنن نازانم نەختێ ئەم دەرمانوشتە لە ماڵەوە بڕژم کە من پارەم پێ نەبێ خۆ پارێزی چی بکەم وەڵام من ئەگەر بەنسبەت خۆم بێت دەستەربانەکان ئەڕۆمە ڕۆمە دەرەوە یعنی ئەم پارێزی لە چی ئەم حکومەتێک لێ نییە بەڕاستی پێ بڵێن ئان خۆیان لە ماڵەوە پارەیان پێ و هەموو شتێکیان هەیە گوێیان لەو خەڵکە نییە ئەم میلەتە بە ئەقڵی ئێمە ڕازێرە بەڕاستی تا پێ بڵێم جا هیوادارم حکومەت ئاوڕێ لەو کەسانە باتەوە کە موچەخۆر نینە کە لە ماڵەوە کەوتونە دێنانن من ماڵی واناسم 1000 نارینانی ئێوارەی پێ نەبووە کە ماڵ مناڵەکەی بیخواست ئایا خۆپارێزی چی چونە دەرەوە یعنی لە خەڵک قەدەغاترێ بۆ بازار و شت کە ئینسانێک نەتوانێت دینارێ بۆ ماڵ مناڵەکە پیاکە چی بکە لە ماڵەوە شەڕ بکە لە ماڵەوە ئاژاوە زیاترە بێ لە ماڵەوە من پێم باشە ڕێگاکان بکرێتەوە پیا و هەر نەوێ بتوانێت لەسەر جاتەکان ئیشێ بکات دوو دینار بۆ ماڵ مناڵەکەی بێنێتەوە بەڕاستی دەستخۆش سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئیبراهیم وەرەگرم لە هەولێر کاک ئیبراهیم السلام عليكم عليك السلام ورحمة الله باش مامۆستا گیان باش کاک ئیبراهیم سپاس دەکەم قوربان جان مامۆستا وەڵاهی من لە پێویست دەکەم من یەک بە خۆم کرێکارم کرێکاریەکەم کە ئەو مای ئەو ڕێگا شتە گیراوە و کە معلوم کە کرێکاری نەبێ تا هیچ نەبێ کەس کە درەمێکم نادات من خۆم کرێچیمە مانجی 150,000 دەم کە کرێەکە نەبێ یعنی چۆن ئیشکار و کرێتی ئەوەش ساعدخان و سەریمان کرێ ئیشی نەبێت چۆن پارە بدەین هەموو ڕێگەیشان کردووە نەبوو ئیش دەچین من ئەوە دوێنێ شەر خێزانەکەم نەخۆز و چون بۆ خەستەخانە ئیجازەکەی لێوە گرتمەوە 2 سەعات ملی لە جادە ڕاگرتووە تاکو 12 شەو مامۆ لە جادە بەڵێ ئەگەر داربێتەوە دەرێ دەم خێزانەکەم نەخۆشە دەڵێ ناخوات تا ساڵ داربێتە دەرێ سیارەکەش عەزیزەکەم خۆشت خۆش دەگرم یعنی ژمارە تەلەفۆنی چەندانەوە پەیوەندی بۆ بکە بۆ
زانم حلسە هێڵی کردنەوە چێ تەنها کەمی خۆراکت بۆ دابینەکە ئەمە چی لە خۆراکەم خۆراکەت دەبێ بەڵام کەتیە ئەوە کەس کرێکی خانوت بۆ نەدەوە خوارە بۆ نەدە من چی بۆکەم خۆراکە قەیادە خۆتە لە بەسان نەمردووە بەڵێ يعني أو رجال جيران تناك أبو مداري فقير وأبو أواس تنا أول أبو فقير وشروطته بخوامي دولة ما دقيش فهذا ليه كتنا لا فقير دقومي. بله. سپاس لكم. سپاس كاك إبراهيم. باوشي بنيامين لا هولير. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشي ورحمة. باشي باوشي بنيامين سپاس. بكرة فرحك لكم إن شاء الله. إن شاء الله سپاس. تعود معكم كافي يعني بس يقولوا يعني ما حقيقة قديمة يعني لازم نفكر فيها باوکی بنیامینی یەک شت لێ تێناگەم زۆر داوای لێ بردنەکەم ئێستا باشە صوتی واضح نییە کاک محەممەد وەرەگرم لە گەرمیان کاک محەممەد بەڵە کاک محەممەد فەرموو وعليك السلام ورحمة الله. راكم والله لسر عم ثوري عم كورونا أمانة والله بوليس وكارمة بالأشتانة عم داني أنا بقول خلق عن روخان دي على حقيقة درمته يباشا خلق درسوها سبوا قوم من درسونا يعني هم كيلومتر يقرب يسبونا قد مدورة على تو إذا زقوا داني سافوتي مسافر سيدتيتو يا أشاكن سيدتيتو يباشا خلق وقوي هل درونيان روخياوة أمنا خوشة شوية دي خدوها عم قاعدين مرورو أو فوليس يصير الساعة وكنت تعجبنا فيه خمسين هذا لا خويتو لي أخوة كبدا نو لقنا نعبد راسي خلق عن روخاندية خلق عن بيزار كبيرة باش خلق أقدر حقينا ما رضان اشتاق نفسي نشتاق نفسي دار نفسي سيريا دي يخل رابوحنية بله دسوش يعني بعرف قربان سلامة سپاس بۆ جەنابەت کاک محەممەد مامۆستا عەلی کۆتا پەیوەندیە کۆتا پەیوەندی مامۆستا عەلی لە ڕانیە مامۆستا عەلی السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. باش براكم. باشي مامۆستا عەلی سپاس دەکەم. سپاس والله براسي يعني هیچ پەیوەندیە و نەخۆشە ڕاستی بەس سەردێکدانە لە فەقیری يعني ئەو خەڵکانە ژوورێ کردووە هیچ داهاتێک نییە هیچ شتێک نییە تا من بۆ خۆم لە کۆمپانیا شێ دەکەم لەسەری ساڵەوەیەک مەعاشم وەرگرتووە لە ژوورێکیان کردوینە ڕیشەکەش دوا کەوتوینە یانێ تا ماچ پرێزیدانی هیچ نەکەینەوە معاشیان تا ئەسەنە داینێ ئەستا یعنی ئەمە چۆن بژی لە ماڵەدا کرێتی مەنفعات لە ماڵم داڵم یعنی چۆش جوالە یعنی ئەو حکومەتە هیچ ئاڕەشی لە ملەتی هەژار نەداتەوە ڕاستی هەر بۆ خۆیان ئەوەی دەوڵەمەندەکەی دەیە لە ماڵە دانی شێوەکەی خۆی فقيرة كذا بلا مال داعي شو هاد صار تماشات على بزيني كان أول يوم. مسؤول كويتون قابع والله. دەسوش. مرة. سپاس بۆ پەیوەندەکەت مامۆستا عەلی. ئازیزان و خۆشەویستان ئەڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵک کۆتایی هات سپاس بۆ سەرجەم ئەو خۆشەویستانەی پەیوەندیان پێوە کردین. نازانم ئەو هاوڕێ خۆشەویستانم ئیزن مەدەن و کۆمنتانە بخوێنمەوە یاخود نا؟ باشە کاک دابان نووسیوێتی بێگومان ئەگەر بمانەوێت بە دوور بین لە نەخۆشی کۆرۆنا پێویستە پشت بەخوای گەورە ببەستین دەشتێرمە نووسیوێتی ئەرچی هاوڵاتیانە کە خەمی تەندروستی تایبەتی و گشتیان بێ بەو مانایی گەر ساغن لە خەڵکی نەخۆش خۆ بپارێزن ئەگەر نەخۆشیشن خەڵکی لە خۆتان بپارێزن هیوا باجات نووسیوێتی پێویستە هاوڵاتیان ماڵەکانی خۆیان بکەنە کەرەنتینە تا ئەم ڤایرۆسە پشت بەخوای گەورە نامێنێت سەرداربەکە نووسیوێتی دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و پابەندبوون بە ڕێنماییەکان محەممەد کاروان نووسیوێتی داخستنی ئەو شوێنانەی کە کۆبوونەوەی تێداکرێ واتامانە هەمووی ڕێکارن بۆ ئەوەی هاوڵاتی خۆی بپارێزێت سارا یادگار نووسیوێتی هاوڵاتی بۆ کاری زۆر پێویست نەبێ لە ماڵ دەرنەچێت هەژار کامەران نووسیوێتی نەخواردنی خواردنی سەردانە پۆشراو گوایە ئەمە ژێکێکە لە هۆکارەکان یاخود ڕێکارەکان ببورن شێروان هیوا نووسیوێتی کەمکردنەوەی سەردانیکردن و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئازیزان و خۆشەویستان سپاس بۆ
سەرجەم ئەو خۆشەویستانی کۆمنتیان نووسیوە لەسەر تەوەری ئەڵلقەی ئەم جارە هەڵبەتە کۆمنتی تر هەبووە بەڵام فریانە کەوتون بیخەنە سەر شاشە سپاس بۆ هاوکارانم لە ژووری کۆنتترۆل تا ئەڵلقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاه.